دەربەسیری ئیش و جەرگم پارە کاگاهێ بەناز ماڵی ئاوابێ بە خەندەی لێوی دەرمانم ئەکات من شکاتی دڵ پەرێشانیم لە گیسووی کردووە ئەو هەواڵەی مەحکەمی زولفی پەرێشانم ئەکات. سڵاوتان لەبێ هاوڕان و خۆشەویستم، ئەم جاریش کانگای ژیان هاتووەتە خزمەتتان کە گوندێکی زۆر جوانتان پێ بناسەنە. ئێمە ئەمڕۆ هاتوین بۆ گوندێک کە سەر بە شارە جوانەکەی پیرانشارە بە ناوی هەوارە بیت. ئەم گوندە جوانە کە دوایی پێتانە ناسێنم نزیک بە 25 ماڵ و 170 کەس دانیشتووی هەیە. وەکو هەموو گوندەکانی کوردستانی ڕەنگینمان بژێوی ژیانیان لە ڕووی کشت و کاڵ و ئاژەڵداریەوەیە. هاوڕێمان من با بچین ناو گوندەکە و دانیشتوانی بناسێنین. فەرموون. ماندوو نەبی پورێکیان سەلام باشیش کرد سەلامەت سلامت بی بۆ قوربان قەولت پێدا بووین کە نانمان بۆ بکەیت هاتووم بزانم چۆنێکیت وەڵا جاوە شێلاومەوە کردومەتێەوە کەی هەویرەکەت شێلاوە وەڵا دەمێ دیکە ئاردەکەی لەکوێوە هێنی ئاردەکەی وەڵا بۆ خۆم کەندوم هەیەی دەکەم و چەند جوانە چەند خۆسە دای دەبێژم و لەکوێ داینێ مەمە لەسەر چێغێ ئەها لەسەرم دارانە پیاڵەنج بۆ پیاڵەنچی وەڵی سوزام هەر قەدیم و قەدیم پیان کتوە چێخ منتەقەی لای ئێوە پیاڵەنچیغ یا هەر لایمە هەر پێی دەڵان چێخ ئەوانە داری چین بڵاڵوکن داری ناوڵە سێوێنە ئەها هی سێون بەڵێ دەی باشە وەرە 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 پێشە دەی ئەوەتانە دەی وەرە ئێرە ئەوە تاتەوەوە ڕاوەستتەوە باشە ئەی ئەو کابانەی تر یارمەتی تە ئەرێ وەڵا جیرانتە بەڵێ هەمیشە ئاوا پێکەوە جیرانەکان کۆبنۆ هەموو ئێگرا یاری دە یەکتر دەکەین نانی بکەین کارێکی خوری پشکنینەوە بێرچیبی هەر یاری دە یەکتر دەکەین باشە لەشتان ساغ بەیشەڵە وتت ئاردەکەی لەکوێوە هێنە ئاردەکەی وەڵای گەنمی خۆن لێ دەکەین قەت ئاردوشتان هێناوە ئەها بەڵێ لێ دەکەین دەهێنین و بۆ خۆشن دەکەین نان باشە نەشی گیانتان بەخوا ئەی کولێرە کەلانە چا دەکەین کەلانەی چا دەکەین هەمووشی لێ چا دەکەین ئەو تەنورەتان لەکوێ کڕیوە وەڵا لە نەغەدەی نەغەدا باشە ئەمە باشترە یا تەنورەدا تەندوری گەڵ بۆی زەحمەتی زۆرە دەبی ئاوردووی بۆ بێنی دەری دەی هەڵی کەی دووکەڵی زۆرە تەپاڵۆشتتان دێخست تەپاڵەوشت ئەلحانیژەوە هەر کەپسولی لێ وەسڵ دەکەین و ئەوە بە گازە بەڵێ ئیدی دەکەی نییە ئەرێ وەڵا باشە ئافرەتتان بەخوا نوۆشی گیانتان بێ ئەو گونکاناشە چەندێک بن چۆن هەنگوت وەڵا هەر دەیگرم لە گۆترە نانەکەشی گەورەتر دەبێتی حتان گوت کە کەبرە گەورە بێ نانەکەشی گەورەتر دەبێت بەڵێ ئەی لێرە نانەوەخانەی لێ نیە وایە وەڵا دەچین لە کارخانە وەردەگرین ئەوە لای ئێوە پیاڵەنچی ڕفێدا خۆت سازە کردووە ئەرێ وەڵا چۆن ئەوە هەر بۆ پشکنیوێتەوە خوریتیایە بەرگیشم بۆ درووە تێم کردووە ئەوە تەختەی نانەوە خانانە کردومەتێ ئەشێ تەختە لە ژێری بێک دەستیاکەی ڕق و سفت تا ڕاستێ نانی جوان بێ ئەرێ وەڵا ئەی بەوە شەڵەن تیرە نانوانە ئەبەوەش دەڵان پنەوەش وەردێنەیە ئەها وەردێنە باشە دەست خۆش بە یارمەتیتان بە هەوڵا دەستت خۆش پێ خۆشە با بزانم ئەتوانم السلام عليكم باشي شكر سلامة زحمتنا بي يا بئرة يا بئرة ورا بي زحمت باشی سلامتی بخیر سرچاوم باشه باسەکە منیش بە باشیەوە باشە ماندوو نەبی سلامت بیارە بەخێرەی سەرچاوم خەڵکی ئێرە یان بە ڕاهگوزاری هاتووی بۆ وڵا خەڵکی ئێرەمە بەڵێ ئەی باسی ئەو کانیم بۆ بکە بزانم ئێرە یەک کانی هەیە یان چەند کانیاوی تری هەیە چۆنە نەوەڵە کانیاوی زۆرن هەرەوە نیان
تقریبا دەوانێت شەش حەوت کانی دیکەی هەبێ هەر ئەم گوندە شەش حەوکانی هەیە ئەڕێوەڵ هەیەی ماشەڵڵا هەموو یعنی کە سەر بە پیرانشار ئەڕۆی یەکسەر ئاوا دێهاتەکانی کانیاوی زۆر و ئاوی زۆرە ئەکسەرەتی دێهاتەکانی کانیاویان هەیە باشە ناوێکی تایبەتی هەیە و کانیەتە وەڵڵای هەر کانی پێ دەڵندی ناوێکی تایبەت وەکەڵێن مەسەلەن کانی لیساوک پێ دەڵێن چی کانی لیساوک ئەی نازانین بۆ ناوەکەیەوەیە نا بە خودێجا لە قەدیمەوە هەروەوان پێ بکەوە باشە ئەی کانیەکانی دەور و پشتی ئێرە کامانە وڵای کانێک لەو لای سەرەوەیە بەڵێ کۆلبیری پێ دەڵێن کانێکی دیکە لەو سەرەیە کانی سحابەی پێ دەڵێن کانێکی دیکە لە لای جادەیە کانێ بەردی پێ دەڵێن کانێکی دیکە دیسان لەو تەرەفی ئەو لای کانی گاوانانی پێ دەڵێن هیچ داستانێکی لە پشتە ئەم کانیاوانە وەک بڵێن بۆ ناوەکەی یان کەسێک کە دایناوە یان کەسێک کە کێشاوێتە ناو دێهاتەکەتانەوە ئەسحابەی لە قەدیمەوە دەڵێن ئەسحابەی لێنە مەسەن کانێ بەرازان قەدیم بەراز و شتی لێ بووە کە ئێرەکان مەسەن ئاوەدان نەبووە هەموو جەنگەڵ و شت بووە دی زاودێمی بەراز و شتی لێ بووە پیان کوتە کانە بەرازان ئەسحابەش کە دیارە ئەسحابەی لێنە پێی دەڵێن کانە ئەسحابەی کانێ گاوانانیش گاڕان و شت چوە لێ خڕ بۆتەوە لەسەر کانێکەکەی پیان کوتە کانە گاوانە ئەی ئێرە کەوایە ئەبێت بەهارانیان پایزان بارانی زۆر بێوانە وڵای ئەو بەهارەی بارانی زۆر بۆ رێوەڵە پایزە هەر باران پورەگیان سلام عەلەیکم باشی باشی ماندنێ تبەر دەمرمە خێری سرچان باشی سەلامەتی ئەوانە هی خۆتانە ئەرێ وەڵا ئەی مەرسان هەیە یان هەروانە وای مەڕن هەیە مەڕەکەندانیستی سەرێک نەبی هەرەوەندەن دەبێ باشە خوا ڕزق بە ئەیسا وەختێتی کە ئەی بۆ نایان بن بۆ کێو ئەخرەی ماڵێنەوانە ناتوان بچنە مەزراشتی مانگە بۆ ناتوانم بچنە بۆ مەز ماڵێنە ماڵێنە جیاوازی چییە ئەو مانگای واچێتە کێو ئەوانی شاخین جودانە وەکەوانە نەحاوی ژوورێنە ئەو کەشاوەرزین ئەی ئەوانە چیم پیانێن ئەوە جیامە بچین بۆیان دەدرون و دێنێنە ماڵێ ئەی نەوەی گیاکەی چییە مەسەنان وێنجەیە یان ئەوە کە وێنجە وێنجەنەوە جیای دیکەوە دەرابێتەوە مۆسکە و قەڵغان و هەموو شتێدا زوورە جیای شۆکەی و هەموو شتێکە هەر لەو شاخانە هەنیان ئەشە لێرە دێنی لە شاخی دێنی شای خۆمە ئەی خۆت مانگاکانە دۆشی یان کەسێک یارمەت نەوەڵا بۆ خۆم دادۆشم نەوەڵا یارمەتیم نیە کچێک مێژ دەرسێ دەخێنێ باشە جیاوازی و مانگا بەڵەکانە لەگەڵ ئەوانەوە یەکسەر سوورن یا ئەوانەوە یەکسەر ڕەشن ئەوانە جیاوازیەکان چییە؟ ئەوڵە ئەوانەی سوورەکانی یان سمیتاڵان پێ دەڕن ئەوان کەشاوەرزین ئەوی ڕەشەکانی مەحمولینی مەزرانە سنە مەزرا دەڵڕن یارانج دێنەوە دادۆشن ئەوانی ماڵێنە لەگەڵ کەشاوەرزەکان باشە ئەو مانگایانە شیروشەکەیان خۆشترە یا ئەوانە وا لە وڕیان لە دەرەوەە وەڵڵای ئەحانە مانگانەی لە دەرەوەنە ئەوان شیریان تونتر و خۆشترە ئەوان ئەماسیوانەکەوان نییە ئەی یەکدانە مانگا ئەشێ چەند مانگی پێ بچێت کە بزێت نۆمانگ نۆمان بە نۆ مانگان دەزێ ئەی مەڕەکان مەڕەکانیش بە 5 مانگان باشە دکتوروشتە دێتە سەری یان هەر خۆتان هەن نەوەڵای ئەمە دکتۆر چاشی دەکا ئەگەر وانک بێت ئەگەوانە بووی دکتۆر دە چاشی دەکا دەزێ دەناوە هەمووی دکتۆر دەرزینە ئەوە هەمووی دەرزینە مەڕەکانی شەروە نا مەڕەکانی مانەچیان لەگەڵە بەرانی خۆیان لەگەڵ شاخی ئێرە بێداشوشێ دامپزیشکی لەیە نەوەڵڵا لە شارە دکتۆر دێ ئەگەر مانگەکانتان کێشێکی بۆ پێش بێ وەک بڵێن نەخۆشی دێن زەنجی بۆ دکتۆری لێتێن دێن ئەی بازە لە مانگاکانیان مەڕەکان مهرێک بە گوێچکیانەوە ئەوە چییە؟ ئەوەوانە بیمان دەکەنەوانە بیمە ئەوان بیمە دەکەن حیمەوانینە
هیمە نیەنە باشە ئەی ئێوە بۆ بیمەی ناکەن وەڵای دەست و زان بیمان ناکەینەمە ئەشە چەندێک پوڵ بۆی کە بیمە بکەن چۆنە ینی بۆ یەک ساڵی بیمەکانیان وەکووانێت ئەله جاک ساڵش ئێمە جوورێسم پۆڵی تێ دەکەن و بیمان دەکەم سەنەگە مرد یا مندار بوو بیمەکە دەیداتەوە پوڵەکان دەداتەوە باشە شیرروشتەکەی وتیت خۆی تۆی دۆشی ئەرێ وڵا بخۆم داهاندۆشم ماسی مەڕ خۆشە یا هین مانگە ماستی مەڕی ئەرێ وڵای مەڕی خۆشترا خۆشترا ئەی پەنیروشتەی ئەم یان هین مەڕەکە هیمەڕی هەمووشتی مەڕی خۆشترە چۆن سازیەکەی تۆ ئەمە مەڕەکەی دەی دۆشمەوە گەچمەوە ڕازی دی هەوێنی لێ دەدەم و دوای گەرمی دەکەم و دەی کوشم و جوان دوای لە ڕەندەی دەدەین و دەی پەستینە دەعرزی دەنیت ئەشێ چەند مانگ لە ئەرزابێ بۆ پەنیری کوک پاییزە دەحەرزی دەنین دستانی دوو مانگی دستان پسی خۆش دەبێت دوو مانگە دەحەرزی وا هەیە بیفرۆشن کوپەکانیان هەر بۆ خۆش زیاد بدە فرۆشین ئەرێ وەڵاگە زیاد بدەش ئافرەتان بێخوا ئەی کەشکەکەی چۆن دروستەکەی کەشکەکەش دوێگە مەشکەکەی دەژێنین و دوەکەی دەکڵێنینەوە و لە پاڵۆنەی دەکەین و جوان جا دوش کەشکەکان چا دەکەین و هەڵان دەخێن ویشک دەبێتەوە پاشا ئێستا مەشکەی بڕقەیە گشتیوانیە وڵا بڕقیە حەچت بە مەشکەی تەنەکە و چوزامدار و چەرمۆنە کارەکەم ژاندوی لەم ئێژە خەسوم ما بگە پێم ژاندوەر حانا لە مێژە هەڵا 20 ساڵ دەبێ ئەی لۆرەك چۆن دروستەکەی لۆر کیژەگە پەنیرەکەم کشی لۆر کاکەسە گازی لێک دەدەم جوان جوان و شیری تێ دەکەم و سەر دێنێت جوان دەبێتە لۆرەک جا لە پاڵۆنی دەکەم دەبێتە لۆرەک السلام علیکم پورێگە باشی شکر زۆر باشی کێ بوو تەلەفۆنی بۆ کردی سەچنی برازان بوو ئەو ژنە شۆڕای لەکنیبی کە کامە دەی چی پێوتی چەند فزولە کارێکی مەوانێکی هەبێ کاکە بۆ پێت بڵم بە قورب بابا پێوە مڵە منداڵ تێ لێرە بەڵێ گەورەن شویان کردوەیە دوو کچمانەوە توگمێردیان کردو کوڕ هەر لێرە شویان کردووە ناوەڵە چیان لە گرتەکسپیانی چیان لە جەڵدیانی دوورن لێرەوە باشە بۆ بە دوورە داون مەگە ناڵەن کجەشە لای دایکی تاکوا دوورە گرتەکسپیان و جەڵدیانڵی دوورە یانی دەدیگانی ئەوە دەی باشە سەردانتەکان ئەدی هاتیانەوە لێرە دەی باشە ئەی کورتەیە هەتەقە کوڕەکەم هەیە ئەی ئەوی ژنی هێناوە ئەوی ژنیە ناو کچێکی جوانی هەیە باشە خوا حەفزیکە ئیشەڵڵا نێوانت لەگەڵ بووکەکە تا چۆن وەڵڵاهی وەک دایک و کچانی زۆر لە کچەکانم خۆشتر دەوێ باشە مادام کە خەسوویەکی ئاونە خۆش خەندە و خۆش ڕۆی هەیە ئەشێویش باش بێ پورێگیان ئەی خۆت خەریکی چیت بە ڕۆژە وەڵڵای مەڕ ماڵاتن هەیە ماگان نین هەرمەڕن هەیەژەوە لە مەزرایە حاندێتەوە دەیدۆشین و دەکەینە پنیر و هەواری هەیەرە نانا دەستە شاخی شوانن هەیە ئێرە چەند شوانی هەیە هەر یەک شوانەیان وڵای زۆرە پێشەش ما هەر چوار ماڵێکرا شوانێکیان گرتووە باشە خەڵکی ئێرە زۆرتر وەک بڵێن موچە و مەزرە و ئەو شتانان هەیە یان نا موچە ماڵاتەکانەیە هیچی دینیە نا زۆرتر موچەشتیان هەیە یان نامەڕ ماڵات و مانگا و هەیە زەویشتن هەیە و جادو و زەوی و مەڕ و دێوانن هەنە ئەی باشە ئەو کات کە مەڕەکانە هێنیتەوە ئەی دۆشی ڕۆژی چەند وڵادای دۆشی هەر جارێک هەر یەک جار ئەی ئەڵەن ئێوارانە و بەیانیان سعات 11 دەیدۆشین و تێی بەردەدەین و هەڵی داێرین دەڕاتەوە بۆ شاخی ئەی ئەوە چی ئاڵەن دووجار بۆ لە بازە لە دەهاتەکان دووا بوو لێرە ژوا بوو وەختێک گەلحان نەماوە و جوورە بارنا ئەو کات کە بەرخیە بێت چی ئەوە هەرەشە بیدۆشی دەیدۆشین و تێی بەردەدەین دووە ئەوی شەرەشە ڕۆژی یەک وا دەبیدۆشی ئەرێ وەڵام شەرەوە باش ئەی بەرخەکان خۆ ناتوان بڕۆم بۆ کەوشت ئەو ناتوانن گەورە نەزەلامن لە پای زێوزاونێن دەزەلامن باشە ئەو کات کە خەریکی ئایاندۆشی قەت هیچیان بۆڵێ بۆ مەڕی ناخۆ ماگانی عیرانی بۆ بڵات یعنیێشە بەخە بۆ مانگا حەیران بڵێ بۆ مانگاکە چیڵێ ئەنینینینینی ئەوەی دەڵێن و تو ئەوە پێی هەڵدەڵێن و سوزانم ئەم ماگام نییە وەرمەڕم هەیە
ئەی کوێستانوشتە چوویت تا ئێستا؟ ئەرێ وڵا دەچینە چۆستانێژ وەختێکیان هەن وڵا نات وڵی ئەو شاخانەتان ڕێواسی لێبێ ناوەڵای ڕێواسی لێنە کەنگری لێیە وانەچی لێیە ئەسرێلکی لێیە قونسووری لێ هەموو جورە جاچی لێ ڕێواز نەبێ ئەوەی وا من پێم خۆشە لێ نییە باشە ئەسەر چییە؟ دووشە حەسڵەنا ئەسرێلک زۆر خۆشە ئەسرێلک دەڵێن دەرمانە چوانێکە گیاکێ دەرمانی ببێت وەک بڵێن خاصێتێکی داروی دەرمان چی؟ وڵای جات و زام دەڵێن بۆ دەرمانیش دەبێت دێن بنەکەی دەردێنن دەی بنجارجار نازانم ئەرە لە گوندێکی تریشیان و دایانە شیرین بەیانی پێڵن جا کوردیەکەی جوان نازانم بڵێ هەرەوە بێ نازانامە پێ دەڵێن ئەسرێلک باشە خۆتان ئیسفادەیەکەن ئەریڵا دەی خۆی نەمە دەچین لێن بەتان دەخۆین چۆنەشێت دروستی بکەیت؟ هەر دەبیست زەردی کەی سووری کێ و وێتکەی دەبەر تۆ بیخۆ وا مەزانیەشێ دەمی بکەی وەک چاویشتە بازە لە گیاکان هەنەشە دەمی بکەی وەک چای نانە هەونێ نەوەڵاوە هەونێ ئەی باشە بۆ ڕێواس بەو ڕێواز بەو کەنگروشتە بەو کەنگروش حەلاڵ بوو بەو کەنگروشتە چی دروستەکەی؟ هەر سووری دەکەینەوە کەنگرەکەشەوە دەیخچاڵە ناوە تا سادان خواردون حاج دەیخچاڵە ناوە دستانی دۆخەواشتە دروستەکەنەوە؟ چە؟ دۆخەوە؟ دۆخەوا چێ؟ دۆخەوە ئەوە نییە دۆکەی تێەکەی نا لوشەی تێەکەی دوایەوە ئەشێ ئەو نەبی شێوێنی تا قوڵ بە؟ ئەوم نەخواردو ناس ناوەکەی لای ئێوە شتێکی دۆکڵیەوە دۆقلارێ وەڵڵا ئێمەشی دروستیەکەن ئێمەش لێرە بەجا دۆقڵیەوە قون سوورە و پنگەیە و کەنگرە و جێی بەهارێ هەموو شتی تێ دەکەین ئێوە شەلەم و دوێنە شتتان هەیە؟ شەلەم و دوێنە کچەکەم جا نازانم خۆت بە چ دەڵێ پێم وانە بێ هین ناوچێ ئێوە بێت ئەوە نییە گەرمە و لە سەرباندانەی وشکەوە چێشتی زمسان چیتانەیە؟ جا چێشتی زستانش دۆ کەشکە و ساوار و بڕۆش و سوزانم هەرچی بیخۆی لێدێنێ لەپەیە و نیسکە و ساوەر چۆن دروستەکەی؟ ساوار بە شلچێنەشی دروست دەکەین و بە پڵایش لێدێنی ئەو شلکێنەکەیم بۆ باسکە تا شلچێنەکە بەسەری نیێ و پیوازی تێکەوە بیبار و گەلێکی بخۆنەوە خۆ بڕەکشل بێ و یاڵایە حەلی ئەوە شلچێنە باشە گۆشتی تە ناکرێت؟ نا باشە دەست خۆش بە پورێکە زۆر سپاس دەکەم بە قوربانم چاکت بۆ لێنێ دەست خۆش بەخوا زۆر سپاس. ماڵتان لەم بەرزیایە خۆشە بۆ خۆی وانە؟ سلام عەلەیکم ئەوە ئەڵێ ئەوە مجریەکەیە منی ناسیوە با بڕۆم بەلە دەی باشە وەرە خوارە با قسەکەین با باشی دایگەن؟ بەخێری سەرچاوم بە قوربانە بم لەسەر سەرەگەڕم قوربان چیەکەی دایگەن؟ وەڵای چ بکەین هەموو کارێک ئەزانی ماڵتان خۆشە ئاوا لە بەرزایە بۆ خۆت سەری ئەوە ناکەی سەریە ماکەی ئەو لاو ئەم لاوانە کەسی هاواکەشتان زۆر خۆشە ئاسمانێکی ساف دایگەن ئەو منداڵە چکۆلێکی بوو لەگەڵە نەوەمە نەوە تا کوڕی یا کچی؟ یەکتمە یکتا ئەی کوڕتەیە؟ ئەریاڵا کوڕشم هەنەر باشە نەوەی کچی خۆشەویسترە یا هی کوڕ؟ وەڵای ئەلحەمدارێ فعلا فەرقینی هەرە یەک کەسمە یەکتێ هەر یەکتەیە؟ ئەریاڵای کوڕەکانی سەرێکی دوو و سێ و چار و ئاوا باشە خوا حەفزیان کە باشە ئەڵێنەوە خۆشەویسترە تا منداڵ وایە؟ وەڵاوە دەڵێن کاکڵەکەیتی ئەو خۆشەویست کاکڵەکەی خۆشەویسترە؟ کاکڵەکەیتی بۆ من وایە و سوزانم پێم وایە بۆ هەموو کەسێک وایە ها؟ بە خودای بۆ هەموو کەس وایە زان کا فەرقیان دەکا نا وەڵڵا فەرقیان نا ئەوەش حافرەتە گوناهە
ئارێ ڕاستەکەی چیتە کرد بە ڕۆژا خەریکی چیت لەم گوندایە خەریکی چی ئایزا برەکن حەیوان هەنە و مەزران هەیە و دەچینە باغی و ئەوە فعلە بەرەن دەبێ و نانی دەکەین و لە شە ساغ بەخوا تەندورتانە تەندوری گازی گازە ئەی تەندورە ئەو ماڵیگەکانی خۆمانەوەتان نییە وەڵا ئەو هەیە بەڵالحان نەماوە وەختی نەماوە کەس نایکاتم نانەوەخانەی لەیە نەوەڵا بە ماشێنێ دێت چەرچی شتە دێ پەیکانەکە دێ نانی دێنێ لەکوێ نانەکە هێنن لە خانێ خان ئەرێوەڵ ئەی قەت سەردانی پیران شارۆشتاکەن ئەرێوەڵام ئەمە سێ کوڕم لێنە دێ کوڕەکانە سەرداتەکەن ئەرێوەڵا هەمیشە دێنەوە ئەمە دەچین وەوان دێنەوە ئەوە لە خانێ بخواان کارێ دەکەن و باشە ئەی بۆ ئێستا لەو تەندورە ئستفادە ناکەن تەندورەکەی خۆمان خەنحان توزانم کەمرێ مەمرێ نەماوە وەکداران و گاز هاسانترە هەتە تەندور ساز کردووە ئەرێوەڵا چۆن سازیەکەی بەقوڵێ باشە ئەشێ کوڕەکە مووی تێکێ یان تێ دەکەم مووی چییە بزنە یا مەڕە ئی بزنان ئی بزن ئەرێوەڵا دەی شوین و دەی شێلین و بیلامانێ بە وەستاشدای دەنێن و بدەنا بخۆن خۆت سازە کردوە بڵێ خۆت لە چاڵی بنێ نا بخۆن دەچاوە نامان دەگەڵیان چا کردوم سنان دەگەڵیان چا کردوم ئەرێوەڵا دایگیان تۆ کچی ئێرە یا بە بووکیا توی وێرە نەوەڵام کتێرە نیم کچی ئێرە نی کچی کوێ لێ بەلەبانان کوێ چێلۆ بەلەبانەدا بەناشکردنەوە پیر بووم کتی ئەری کتێرەمەدی تازە ڕاستەکەی لێرەوە دوورە نەوەڵا لەو دیوێ شاخانەیە ئەها لەو بەر ئەرێوەڵا ئێرە دێهاتی بەسەرەوەیە نەوەڵاکە بڕۆی بەو دیوێوە شنۆ دیەکەێنی شنۆ زەنگە شنۆی ئەو بەر شنۆی پێڵەن شنۆ زەنگ شنۆ زەنگ ئەرێوەڵا ئەی لێرەوە کوێ پێڵەن ئەوەش خاڵدارە و قوبەیە و ئێرەش هەوارەبی پێدەڵەن و باشە نازانی بۆ ئێرە هەوارە بپێڵن وڵای تا سوزان بە دەوری من نەبوو منەگاتم ئێرە ئاوەتان بوو هەر هەوارەبی بۆوانە باشە باسی زەمانەکە خۆتم بۆ بکە بزانم ئەو کات چۆن هاتی بە بووکی کسێوەڵا من چاکەمە بێنیاوە ناوە بیرتە دەی باسی ئەو قەدیمیانم بۆ بکە بزانم من هێن دەست قەدیمینی بەخۆ نا باسی زەمانەکە ئێسام نەگەر زەمانم کردێ باسی زەمانی خۆمە بۆکەم بەڵام بۆ دەمیژن بەش نەبوو ئەمن بەزی بێکیاتمەوە بەزی بەژن هاتووی باشە قەدیم بۆ نەژن بەژن بوو ئێساسن ژن بەژن نەما نەوەڵا دا قەدیمیەوە دایک و بابی دەین بەزاکوون بوو کردنەی دەتوانێت بڵە بەژن ناتموو ئەرێ ڕاستەکەی باشە قەت هەر کەسە بە قسەی خۆیان دەکەن قەت مێردەکەتە نەبینی بوو بەرێوەڵا دیت پوشم باشە بە جیب هاتووی یان بە شاخ و کێوەکانە هاتووی تۆ ناڵە بە دیبیاتومە بە کارخانەیدا لەوێ گۆڕراینەتەوە برازم چۆ بۆ لایمش بۆ لاتم ئەدی چۆن ئێستا هەر براژنە لەوەیە ئەرێوەڵانحانەوە لەوێ وژنەوە و کوڕوو بووک و هەمشتی هەیە باشە ئیشەڵا بەردەوام من دەست خۆش بەدایە سەرت خۆش بی دەبێت من دەستت خۆش قوربانت بم زۆر سپاس دەست و چاو خۆش بێ لەسەر ئیزنت خوندی ئیسرارەکەی تا تێکراوە ئیسرارەکە ڕای بابڕن چایە بخۆین ئەلە ڕۆ بینیتم ئالە پشکەوە هاتی ئاوە وردە ئەوە هەڕێگە لا دێ ستنی و جاومیە عالمێ کابرا دەبینی بەگشت دادی پاشا خاڵە ئەڵەمە و مەرانە چۆنە توان بڕۆنەوە بۆ ماڵێ ئەوانیش بۆ خوان خدا عقڵەشی داونە تێ وەک کابرا دەڵێ شعوگەشتیانە بەیانە هەموو مەڕام لێک ڕادێتەوە هەر ماڵە مەسەن هەڵداوێنین تراز و پێش خۆی دە و بۆ خۆی هەڵداوێت دێتەوە بینێکی دیکانە بزنیشتان تایە یانی تایەتی لا بزنیشنە دێ باشە بڕێک لەو بزنانە هەنوە ئاوا بەرزن قەد و باڵایەکی درێژیان هەیە ئەڵەن بۆ هەر بۆ جوانی لە ناو مەڕا هەیە ئێوە شتیواتان هەیە بەخدا ئەمەش دەن بێمە منتیقیمە ئەوان بڕێک فێری گەرمە سێرینە منتیقیمەش بڕێک سارسێرە جا لەبەرەوەی ئەمە بەو سوڕەتی زۆر نییە و دەبینی ماڕێک بۆ جوانی یەک دوو کامڕا دەگری باشە مەگەر ئێڵە مەگە ئێرە ئاوا کێونێ زەحمە دەوێ وەرە ئێرە بە ئاها کادری دووربینەکەمان بانەشێ باشە مەگەر ئێرە کێو نییە و بزنیش کێ و شاخی پێ خۆش نییە باشە بزن چی و شاخی پێ خۆشە ئەمە بۆ دەستانان بزن زەحمەتی زۆرە دەستەدا ئاخوری پیس دەکات تفاقی پیس دەکات لە ئایوانان دەدا
جا لەبەرەوەی شلوق والله شلوغە نەوەڵا لەبەرەوەی عالم کەم بزنێ ڕادەگرێ مەڕ بێعازابترە باشە ئەی ئێستا وەختیەوە هەیە کورکەکەی لێکەنەوە چی پێڵان ئەرێ وەڵال ئەن ئیوا بڕیوێتەوە دێ بڕنەوە بڕنەوە ئەمەش بەتەمانی شڵا و پێنج ڕۆژانی بیان بڕینەوە ئەرێ وەڵا وەختێتی هەتا هەوا گەرمتر بێ باشترەوانی ساڵ ساردا هەوای زۆر ساردا ئاینشە ساردێنا ساڵانە و دەمەی ئیوا بوو لە مێژ بدەی بڕێەوە ئەمان چون ساردا نەوەڵا ئەلان دەستیان ڕاگرتووە بزانین هەوای خۆش دەبێ بێبڕینەوە باشا کەسێکەیە کە بیان بڕێتەوە یان ناخۆتان نەزانن نەوەڵا بۆ خۆشم دەزانین ئەم بۆ خۆم دوو کوڕم دەزانم بۆ خۆم دەزانم یاردی خەڵکیش دەکەینەوەیەوە پێیان خۆش بێەوەی پێشن خۆش نەبێ دەڵێن ناسانین باشە ئەو قەیچیەوە پێ بڕۆنە ناوی چیە برینگ برینگ ئەوە لەکوێکڕن وەڵا لە بازاڕی لە بازاڕی حیوانان لە نیو شاری لا مجێکی هەیە و برینگە ئەی بەچی تیژیەکەن بە زورێ بزورە زورە بەردیشی زورە مەڵغانێش هەیە بەوانیشی ئەی هەسانی پێ حەسانیشی پێڵانەوە نیە دەڵم بە زورەی و بە حەسانی و بەوانە تیژی دەکەین بڕێوەڵ مەڕێکم بینی کە ئەیان بڕیۆ ئاویانە کرد بە قەیچیەکە ئەوە بێ ئەها بیلامان چڵکێ لێ دەبیتەوە چاتی تێدەچێدا خوریەکەی دەنا ئەگە بڕەکرد پێ بڕێ و دوسی سەر پێ بڕێەوە چڵچێ دەگرێگەل چیشی گر چاک تێ ناچێت پاشاگەرەوە مەڕە بریندار بێ بە سزمانەوە چی بریندار بێ ئیوا خەنەی پێدا دەکا ئیوا فشاری هەیە فشاری لێ دەدایت خۆگە بریندار بوو پێ نامرێ حاوە دەم بازەکە و برینانێ ئەخە دەڵی سیعاتمە ئیوا زۆری دەبڕێت باشە قەت بووە نەخۆشکەوێ بۆ برینە یا عفونەت بکە یا سەرمالی بدا واللهی ئەو جوورە شتە کەمە ئەمان حیوانی وایە دەڵم بە برینگ دەکەوێت ینی لە بڕینەوەکەی دەترسێ پێ دەمرێ ئەوەی هەیە دەنا پۆشتی واگەر ئارێ وەڵڵە یوا بە برینگ دەکەوێت پێ دەمرێ ئەمە کەم وا هەیە زۆر کەمە هەیە دەنا ببڕین و شتی خۆت و زجی نادڕی بە ئاسم بریندار دەبێت دووە دەرمانی دەکەی چا دەبیتەوە ئێوە گوێ درێژوشتا بن لەگەڵ خۆتان بەڵێ ئەرێوەڵە گوێدێژ دەبین دەبینن چای هەڵگرێ نانی چوارپیان هەڵگرێ و کەپەنکی هەڵگرێتی خۆی ئەوم شتە بە پشتیان ناگیری باشە ئاهاوتت کەپەنگ ئەوە چۆنە 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 چیە کەپەنگ لە بەرگنی چا دەکەن بجێڕ هەیە لە شاری پێی دەڵێن بجێڕ وەختی خۆی لەباد و کەپەنگ کوشتی چا کردووە باشە ئەلعانیش بەویش چا دەکەن و ئەو جارەکانە بازە شتێکیش پەیدا بوو مەسەلەن لایلۆن و پەتۆشتی وادە لە خانە دەدرون خۆشترە ئەکتری دەکەن کەپەنگ قورسە ئەو لباسە هەیەوە چی پێڵەن جگە لە کەپەنگەوە نیاڵەن چەقۆی لێبەی نابڕێ هەر هەوی کەپەنکە دەنا ئەو پەتۆمەکە لە دەنسەکەی چا دەکەن واقعیم نییە ئەمە باشە بەرانی دەجێڕیتەوە و بەرەنشتی دانادا شتێکی خۆشم بۆ بگەڕ ببوورە شتێکی خۆشم بۆ بگەڕۆ بەسەر هاتێ کە بەسرم دێ هاتووە شتێکی خۆش یان ڕووداوێکی مێژووی باوەڕم بێکە بە ڕۆژومە هینی جۆ ئایانانەمان دوم دەکەنە مشت پاشە دەست خۆش بەخوا چاکەم خۆش بیاخوا قوربانە ژوونیە لە خزمەتدا خۆش بەخوا زۆر سپاس دەکەم وەرە با بڕۆینە سەرە ناوەتە ماپەرە السلام عليكم باشیشکو بخير زحمة وەرێرە باش بخير دەبارەت مرم ماندوو نەبی بە قوربان بم دەبارەت مرم باشی زۆر سپاس منیش بە باشیەوە باشم بە قوربان نەبوو سەر چاوەکەم خەریکی وڵات گسکدان و شتێوان والله بەرێوەڵە خەریکی عساری ماڕی کاری تەواو نابێت نەوەڵڵە قەت نابێ فەقیرە باشە مەڕ هاتووەتەوە گسکی لەدەی مەڕی شاخی ناتو تۆر مەڕی لی دەخڕن ئەوان هاتوونەتەوە ئەرێ والله وڵات دووبارە پیسە بێتەوەوانی وڵا دووبارە پیس دەبیتەوە هەندەی ماڵینەوە سبەی دووبارە هەمانەوە کە خۆی پیس دەبیتەوە دەبی دووبارە بی ماڵینەوە فەقیرانە ئەی باشە ئێستا دێتەوە یان لای ئێوارە دێتەوە ناوەڵال هەندێتەوە سەعات 11:30 دێ ئەی دۆشن وانە کارەکان یەکەن و ئەی دۆشن پەنیری دەکوشین و لۆرکایە دەکڵێنینەوە
ئەو جورێ کارانە باشە لەشتان ساغ بە ئیشەڵڵا خوا ڕزقتان بە لێ ڕازی بدەست زۆر سپاس جگە لەوانە خۆت لە ماڵەوە خەریکی چیت چی جار و وڵات خیانکردنەوە چێژ لێنان و ئەو جورێ کارانە قەتت شتوشتە چنیوە جان شت چنیوە وەڵای شتم بە کچی زوو چنی و مەلحانە چی چنیوە بە کچی وەڵای لە فکەم چنیەوە دێخونم چاکردوونەوە ئەوان دیخۆن چیە دێخونەوەی پیاودا پاتۆڵی دەکەن ئەرێ وەڵڵا ئەواشە بە چی ببن نەخی چی بێت بڵوزم چنیوە بۆ براکەم و ئەرێ وەڵا دەبەری ئەی ئێستا بۆ مناڵەکانە شتی وەڵڵا پێم ناکرێت چونکو بە تەنێ مەڕشتم هەیە ناتوانم باشە بلوزی کام وای وانی بەڵێ ئەرێڵە چۆن چنیوتە کێ فێری کردووی بە شیشێ ئەی قەتت گۆرەوی وشتی وا چنی ناوەڵڵا منە جورشتم نەچنیوە ناوەڵڵا باشە قەدیم کە مەرگانە بڕیۆ ئەیان بر لەسەر کانیدایانە نا ئەیان شۆرد و بە ختورمیدان شت و قوتورم چییە بە داری کە ئەڕۆی بۆ هەر دەشۆن و تراکتۆر چۆن بەرەکتۆریە ئەها بەسەر یاڕۆی سەری دادەڕۆ بەلاقی دە تەشتیدا دەیشۆن و فافی پێدا دەکەن و ئەوا دەیشۆن و خاین دەکەینەوە دواش دەکەینە دۆشە ئێستا کەس وای لێ کات بکاتە دۆشە کوشتە وەڵڵاری وەڵالحان حالم زۆر وا دەکە یان ئەیەن بە چەرچی و ئەی فرۆشێت و وەڵاهان نافرۆشیە کەس ناکرێ ناوەڵڵا کەس دەرحان خوریشتی ناکرێ باسی کانیەکانی ئێرم بۆ کە بزانم قەت بۆ سەرکانی شتە ڕۆشتوێ ئەرێ وەڵڵا چوومە تەلوستاو چاوم هێناوە کوێ کانی لوستاوچەوەی نێودی شاد چوبی ئاوم لێ ئەوەی ناودێ وا ئاوێکی زۆری پێڵڵا چوومە تەسحابەی کوزەڵەشتم خڕ کردو موسڵیم هێناوە ئەو مسلوک کردووە ئەو مسلوک و زەڵۆشتە بۆ چیە بێ کوزەڵە وڵادەی خۆن بە شۆربایە موسڵەکەش دەبات ترشیاتی دەکەین خۆشی دەکەین باسی تورشیاتەکان بۆ کە بزانم تورکیا چی دروستەکەن وەڵی ترشیات وانش چێ دەکڕین بیلامانە جێزەری دەکڕین و کەرەوزی دەکڕین و موسڵەکەی بخۆش دەکەین و ئەدی بە قوربان دەبم گوڵە کەلەمی بۆ دێنین و ئەوا لێ چی دەدەین و بۆ دەستانی داگەنین خەیار شۆریش دروستەکە ئەرێوەڵە خاشۆش دروست دەکە هەر بۆ خۆم ئەی باشە ئێرە تورشیاتی لیتا یان شتیواتان ئەرێوەڵا لیتەش چا دەکەین لیتەی چا دەکەین ئەدی بە قوربان دەبم ئی هاروێ کەشم لە بیستەوە تەمەشە خێر شویت خێر شویتی دادەنێنەوە ئەو خێر شویداشە چنێکی ئاو بێت یەکسەر ئاو بێ سرکەی بێت ئاوی گەرم بێ چۆنە کەمێکی سرکە بێ پتری ئاو بێ یەک بوتری ئاو کەمێکی سرکە ئەرێوەڵڵا ئەو نابی زۆر ترش بێتی ئەرێوەڵڵا ئەی باشە ناوەکەی ئاوا ترد و خۆشە ئەوە هەر جێبەجێ بێ گەر ئاوای لێ بکەی تێدەکەی و بیلامانیاتی شویتی تێدەکەی و هاروێکەی ور دەکەی و ئەرێوەڵڵا خی تێدەکەی و سرکەکەی دەباڵ دەکەی و چۆنێکی یەشێ پێ بچێ دای بنێ وەڵا شەش حەوت ڕۆژان هەردەوێ دابێ بیخۆ خۆش دەبێ دەی باشە دەست و چاو خۆش بەخوا زۆر سپاس خۆش بێ بە قوربان دەبە قوربانە بم مەمنونم با یارمەتیت بم کوا گسکەکەت ئێرە گسکی لێیە جان ئەرێوەڵڵا ئەرێوەڵا گەستیشی لێیە لە شاخ و کێوەکانتان ناوەڵڵا دەبی بخۆن بکەین لەکوێی کڕن وەڵا لە هەستارێت تۆکە پێوە دەکەین و شتڵی دەچەقێنین و ئەرێوەڵڵا دەی باشە دەست خۆش بە السلام عليكم سلام باشا فرمون باشي شكر ولا ترى عملة بردرقة وباشي سلامتي خير ستان باشي سلامتك باشي دادا خير ستان باشي سلامتي زور سباز زحمة يكسر ولا بيشه تواوا باشي شكر باشي سلامتي ما عندنا بي ستان ممنون سپاس تو باشي چند جوانا وكچا دا ورا تو چوني ورا تو چوني والله زور باشم ممنون چند جوانا ما شاء الله كچتا ساوت جوانا بالله دەزانی زۆر لەیەکەچن ئەرێوەڵڵا هەر تۆی یان وەرە ئێرە یەکسەر ئاوەتە تەواوە
چەند منداڵن؟ سێ. خوشکت هەیە برا؟ خوشکێک و براکەمە. خوشکە زانی زۆر خۆشە؟ ئەرێ وڵات زۆر. ڕاستەکەی مەدرساچی؟ وڵاتەوە بوومە. پشکن کوڕیمە بەڵێ. پشت کنکوریت باشە ئیشەڵڵا ئێستا وەختی کنکورەوانە؟ بەرێ وڵا. ئیشەڵڵا کە بە ڕوتبەیەکی زۆر باش و دانشگایەکی زۆر باش کالجێکی زۆر باش قبول بی. خایش دەکەم زۆر مەمنون. چی خوێنی؟ وەڵا ڕشتەکەم تەجروبەیە. حەزەکەی ببێتی؟ پەرستەر. قوربان چەند جوانە دڵم چوە لەمەیان ئەمەیان لەگەڵ خۆمە بە ئیشەڵڵا بی بە پەرستارێکی نمونە نێرسێکی نمونە. زۆر مەمنون مێرسی. زۆر سپاس. مەڕۆ هەر وەرە بە بزانم دایکی چیەکە ئەی تۆ بە ڕۆژا خەریکی وەڵی خەری چی مەڕ و ماڵات و لەش ساغ باخوا ئێرە بێداش وشی لەیە نەوەڵا دەچی لە کارخانەی دەرمانگەی کارخانەی قەن زۆر دوورە لێرەوە نەوەڵا زۆر دوور نییە بە چەند دقیقە ئەتوان بگانزانی بۆ پرسم 20 دقیقە بە ماشین ئەرێوەڵا ئەگەر یەک دەفحەی خوا نەخواستە کەسێک کێشێکی بۆ پێش بێت دەستێک پایەک شتێکی ئاوا بێشێت ئەشێت چی بکات پستە مەزدانی ئەی بۆ ژنان هیچ کارێک بۆ ژنان نەکراوە گەر کەسێک دووگیان بێ نەوەڵا هیچ یعنی پزیشک نایە سەردانی و ژنە دووگیانانە بکات وڵاتی لە تەڕەف بێداشتی ڕادی بێداشتی وەڵا ئەی باشە دوکتەرەکان چەند شەمانە دێن وڵی بە 2 مانگ 3 مانگان بارەشی دێن 2 مانگ تەوە زۆر زۆرەوانە بەرێ وەڵا زۆرە وەڵای زوو سەردان ناکەم بخۆن دەیبچینە کارخانەی بە ماشینی ئەگەر شتێکتان پێویست بێ ئەرچن بۆ نەغەدا یان چن بۆ پیرانشار شاری ئێرە سەر بە پیرانشارەوانە بەڵێ چەندێکە تا پیرانشار تقریبا 5 کیلومتر 7 کیلومتر حەوت دەبێ حەوت دەبێ زۆرترە حەوت دەبێ 7 کیلومتر 7 کیلومتر زۆر کەمە ئەرێ وەڵا باشە باش خراپ نییە ئەی هاتوچۆتان لەگەڵ پیرانشار چۆنە قەوم و کەسان هەیە لەوێ خزمێک جوزانم خوشکێ برایە لەوێ بێ بەڵە چاو خوشکم لە خانەیە ئەی ئێرە مەدرسەی لەیە بەڵێ ئەرێ وەڵا من لەو سەرۆ کە چاوم لێ کرد مەدرسێکی کۆنم بینی وتیان ئەوە چۆتم زایدی فرۆشراوە ئەلحان ئیشی دیکان چاکردۆ لەسەرێ ئەو کانێکسەکە بەڵێ بەڵێ ئەی منداڵەکانە چم بۆ بەڵێ ئەی جێ مەدرسە قەدیمیەکە بووە بەچی وەڵا ئەوە کابراکە ئێرە کڕویتی بخۆی استفادەی لێ دەکە کە دوێتە حەمبار شتیوالا بۆ بە ئەمبار ئەی معلمی لێ مامۆستای لێ بەڵێ بەڵێ ئەرێ وەڵا چەند نەفەرن منداڵەکان تقریبا 8 نەفەرن ئەی یەک مامۆستان هێوانە لەکوێوە دێت لە پیراشای ڕادی دەی باشە ئەگەر بیانەوێت دوای شەشمی لێوانە ئەگە دوایەوە بیانەوێت دەچم بۆ پیرانشار بەڵە دەبچنە شەبانە روزی لە پیراشاری تۆ خۆت بۆ نمونە ڕۆشتی بۆ پیرانشاروانە بەڵە شەبانزیم خوێندەوە سەخت نەبوو ئەو هاتوو چۆشتا خۆش بوو ئەرێ وەڵا شەبانە روزی چەند ساڵانێکە ئەو کچێم لێ بوو زۆر برسی بوون بەڕاستی هەموو زەربانوی کەوتۆ ئەرێ ڕاستەکەی کە بنیامەڵێ خۆشە باشە ئەڵێ بڕۆی لە بۆرهەیەک لە زەمان نازام کوردێکی چۆنە لە تایمێکە کچ باشە یا کوڕ باشە کە مستەقل بێت بۆ خۆی بڕوات بچێ بۆ کالێج یان بچێ دەرس بخوێنێت ئەوەی کە بڕێک مستەقل بار بێت وەلێ بڕێکیش سەختی هێوانە ئەرێ وەڵا سەختی خۆی سەختیانەوە تۆ ئەڵێ دایکت باشترە زانێ بەرێ وەڵا باشە هاتوچۆیەکریان شەممە تا چوارشەمە لەوێ بوو بەڵێ لە شەمبەی ڕاتە چوارشەمەی لەوێ وەلێگەها داتنەوە کوڕەکەشم هەر لێ بلوە گشتانێ بووی کوڕان یەکسانی لە پیران شارەکە داتنا هندیان گلەی دەبووم هەم زارگریان بۆوانداتەیە هیندە برسی بوون هیندە تەواازەکی ناخۆشدا بوون شەڵا کە بەهرەی لێ ببینی ئاوا دەرس خوێندنەکی زەحمەتێکیشی شەڵا بەهرەی باشی لێ ببینی شەڵا ممنون شەڵا ساڵێکی سر کە هاتمەوە ببینم بووی بە پەرستارێکی باش نمونە شەڵا حەزەکەی بچی بۆ کام شار ڕزایە ئورومیە ڕومیە ئیشەڵا کە هەروێکی ئەی ئێرە خەیاتی شتی لێە بەڵێ لەوڵە خەیاتیشی لێە چەند نەفەر لێرە خەیاتی لێ وەڵی هەریەک بەڵێ تاسە بۆ لیباس شتەکەت ببڕن چوزانم خراپی بکەن یان بیسووتێنن نەوەڵا خەیاتی چاکە لێ ڕازین بۆ شایشتەکەتان هەرێ بن بۆ لای ئەو زۆر ئەرێ وەڵا دەی باش دەسو چاوە خۆش باخوا زۆر سپاس دەکەم دە خزمەت دابین خدا زۆر سپاس تەشەکر حاڵ دەبم بەخێرات خۆش تۆ هیچ نییە ناوەڵا بخەت دەست خۆشی لێ دەکەم
زۆر سپاس دەکەم بە قوربانەوە خوا حافیزتان بێ زۆر سپاس خوا حافیز بێ. السلام عليكم حموتان گەنجن بابرە سوالتان لێ پرسم چێش نییە بێ مەسەر وانە سلااوتان باشن جێم نییە ئێوە بەخێر بێ سەر چاوم تۆ چۆنی ئەمیش باشم نەوەڵا بۆ خراپی کاکی خۆم بۆ خراپی نام خراپم دڵم باشم وا مزانی ئەڵێ وەڵا باش نیم باشە ئێوە چین پێکەوە ئەمە دو ئامۆزانەوە جیرانە جیرانین ئەی بۆ هەمووتان چاوتان ڕەنگیە ڕنگ نییە خەوسێ نێک ڕنگین ئەوەش جیرانەکەمان وا دقەتم داوە ژنە پیرەکانیشتان چاویان وایە ئیتر خزمیشین پێکەوە هەمووی کە خزمە کوردستان خەڵکی کوردستان هەمووی خزمە پێکەوە پێکەوە خزمین ئیتر بڕێکیش دەچینەوە سەرێک بەڵام هەر بەڕاستی پێم وا بهین هەواکەتانەوانە بەڵێ یا بوو هەواکەیتی منطقەی خۆشە بوو هەواکەی چاومان ڕەنجیە جوانە وەڵا چاوی ڕەنگی جوان منطقەی سەرسیرە ئەی تۆ چیت کوێستانێ وێنی ناوەتە هەوارە بیت هەوار یانی کوێستان بیت هەواری دارەبیان قەت هەوارتان بووە لە زۆر کەسم پرسی و نایمە هەوارمان نەوەڵیم پێش ئێمە ئەی بیدەکەی چییە؟ بیت دارەبیان فەیسی ئەوە زانی لەو کوڕەمانکە ناناچێ لە ماکێن لەو مدللا ناچێت دمچاوە مدیرم لەکوێ بوون ئەچوون بۆ کوێ سەمپاشێ بووین هاتیێنچینەوە ماڵێ سەمپاشی کوێ گەنمی ئێستاش سەمپاشی بکە بەڵێکەینەوە دەچین بۆ سەمپاشێمە 1 ساعت عاسێ بووینە تەرەکتۆری دیکەمان بووە توە ماشەڵڵا این باریەوە ساڵ هەموو وڵات زەلیوە هەموو وڵات ئاوە تەرەکتۆری دیکەمان بووە تۆ بە دوو جور دیفراندەرنێ ناوەتەوە بۆ بە هیچ ڕازی نابین ئەگەر ئاوە ئەڵێن هەمووی ئاوە ڕازی نیم ئەگە ئاو نییە ئەڵێن وشکە بۆ زیاد بێ لە خڵای بە زیاد بێ خۆشە ئەمە عاسێ بووین دەڵم لەشتان ساغ بێ سەختە واقعان قورسە کاری کەشاوەرزی و مەرداری و ماڵات وانە زۆر سەختە بەڵێ ئەرێ وەڵڵا ئەو چۆنە ئێوە لێرە ماونەتەوە خەڵکی ئێران یان هاتوچ بەڵێ خەڵکی ئێرەنە باشە هیچشان ژنتانەیە تۆکە نابرا تۆ ئەویش مناڵە بەڵێ ماڵە زۆر سێ لە ماڵە نیتە تۆ ناوەڵام من نیمە زوژنێ بێنەوەنی یانڵی زوژن بێنن ئەری بۆرە وڵاتە زوژن بێن تودەنگە دێ ئەویشیان دێ ئەو دەستم بەسەردانەوەشە پیشم نەداون ڕۆژی زاواتیم لێرە ژن تێناوە نەوەڵا لە خانێ بەڵێ هەر لێرەی لەوێ یا ئەی چۆن بوو لە خان هاتۆتە بۆ ئێرە وەڵای جا خۆشم لەو ژنانە نەبوو کە بڵێن نەوەڵا من نایەمە بۆ ئەها قەومن من نایەمە بۆ دێ نایەنەوە بۆ دێ باشە ئەوە خۆشەویستاتی ناوی کە دەڵ ناسمەدی کابراگە مێردی خۆش بێ لەسەر شاخەش بێ دەچێت باسی خۆشەویستی بۆ ئەم گەنجانە بکە خۆشەویستی مەسەرەن فێریانکە گەڕام لەم پتر دەزانن تۆ ژن بێنی ئەهێنی تۆ بۆ دێ ئەگە ماڵم لێرە بیارێوەڵە ئەمە زیفتوانم لێرە نانم لەرە نامێنی هاتم تەبلیغی بۆ بکەم بەڵام ئافرین و زۆر باشە و لەوە فێر بن و بۆچی بۆ شار کۆرەدا دێسیادی ئەی شارچی هەیە گوزەرانی یەکجار زۆر سەختە کار و شوێرەوەری زۆرە جەماعەتەکە خۆمان دوو ناکات جەوانی ئەلعام و قەدیم نییە
هاتوومە تا شوێنێکی زۆر زۆر بەرز هاتوومەتە لای و قەڵاو کێوانە تاوێکی زۆریش دێت زۆریش ماندوو بووم بەڵام لەبەر خۆشەویستی ئێوە چوم کە ئەم دیمەنە جوانە دێهاتە جوانش بەوە نیشان بەم لەبەر خۆشەویستیەوە حەزەکەم ئەو کەسانەش وە ناتوانن لە ماڵە بێنە دەر ئەوانش ببینن دڵیان بکەشێتەوە چاویان ڕۆن بێت ئەگەر قەومێک کەسێ شتێکیان هەیە ئێستا هاتووم بۆ ئێرە بازانم ئێرە خەریکی چین هەموو ئەمە ڕۆژتا دۆشن دادێ سلام عەلەیکم جەماعەت بە قوربان دڵم سکت دەستێ باشی زۆر سپاس وەڵام من باشم بەڵام ماندوو بووم لەوە هاتمە ئێوە چۆن گەیشتونەتە ئێرە وەڵا بۆ مەڕدۆشینێ باشە چۆنە لێرەی بۆ لە خوارۆ لە ماڵێ لە حەسار ساروشتم پیس دەبی ئێرەش مەزرای خۆنا زەمینی خۆنە لێرە زێن بۆ چاکردووە هەر لێرە دەدۆشینێت فقط لێرە ئەیان ئێرە ئەرێ وەڵا فقط لێرە ئەیان دۆشن یان لێرە قەت نامێنەوە بەرێوەڵا پارخێوەتم لێڵدا بوو بەڵام سامەڕی دۆشینیم کە بە خێوەتم هەڵنەدا بوو دەنا پارخێوەتیشم لێڵدا بوو لێرەش دەماینەوە باشە لەو کێوانەوە قەت گورگوشتەی لێ بووە ئەرێ وەڵا ئەتا لێرەشە بووە ئەلەوەی هیچی لە مەڕەکانتان وەڵای ئێرە چوارپی لێ نادەکن مەڕی دەنون هیچی لێ ناکە ئەم کێوانە بەرازی هەیە ناوەڵا ئێرە بەرازی نیە فقط گورک چون بڕێک لە دێهاتەکان ئەڕۆم ئەڵێ بەرازی هەیە و خرسی هەیە و نازان ئێرە نیتی ئێرە نیتی فقط گورگی هەیە ئەرە لای فقط گورگووە دەنا بەراز وشتی نیە باشە جیاوازی شیری بزن لەگەڵ هین مەڕەکە چییە بۆ ناچی گوناحە جیاوازیان چیە کامیان خەستە شیری مەڕی خەسترە بەڵا ئی بزنێ دەرمانە هەموو جیاچی دەخواوەک مێشەنجوونی یعنی شیری بزنەکە خاصیەتی زۆرترەوە ئەرێ وەڵا و دەرمانترە لەی مەڕی ئەو پایزێش هەموو جیاکی دەخوا مەڕنا ناتوانن ئەو تووکی بزنە ببڕنەوە ئەوش دەتوای ببڕێنەوە بە ئەلحانبەینێکی دیکە جادان بڕنەوە هەمووی مار هەمووی دەبڕنەوە تووکی و بزنە ئەیکەن بەچی وەڵی هیچ سەلان دەگەڵ گڵیدان شێلا دەگەڵ قوڕەدان کردە تەندور ئەلحانش کەس تەندوری چا ناکە ئەرێ ئەی ئەگەر لاقوشتیان لەم سەرکێوشتە شتێکی پیا بچێ زەخمی بێ یان نەتوانم بڕۆم بەڕێگای کەسێکی بۆ هێنیان خۆتان شارە بۆ خۆن مەسەلەن ئەگەر نەخۆش بی دکتۆری بۆ نەگەر لاقی پشکەیە بۆ خۆن چاچی دەکەینەوە بینەچی لە حەساری ئاگان لێ دەبێت چا دەبێت چەند نەفەر خزمەتی ئەم بزن و مەڕاناکە وەڵا جامە 8 نەفەرین بەخوا هەموو خەریکین لەشتان ساغ بە ئیشەڵڵا هاوڕانی خۆشەویستم زۆر سپاس کە تا کۆتاییم پرۆگرامە لەگەڵم بوون هیوای ژیانێکی پڕ لە ئەڤین و ئاشتیتان بۆ خوازم تا پرۆگرامێکی تر و گوندێکی تر خواتان لەگەڵ